بس حەقی خوا نەک حەقی خەڵک، نەک بوهتانێکت بۆ کەسێک کرد بێ، نەک بڕۆی سحرێ بکەیت و بێتەوە لە 6 ساعاتەکە تۆ بۆکەی، نا حەقی خوا نەک حەقی خەڵک. لەو 6 ساعاتەدا لەو مەسافە زۆرەدا ئەگەر پەشیمان بوویتەوە لە گوناه و لە تاوانەکەت و تۆبەت کرد و داوت کرد خوایە گیان لێم خۆش بە ئەستەغفیر الله، خوایە من گوناهێکم کرد و داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئەگەر لەو 6 ساعات و لەو 6 کات و زەمانەدا پەشیمان بوویتەوە تۆبەت کرد و داوای لێ خۆشبوونت لە خوا کرد، ئەو گوناهی کە کردوتە چەند گوناهێکە ڕێک مەلایکەکە فڕێدە ئەلقاها، فڕێ ئەدا و ناینووسێت. ئەگەر تۆبەش نەکەی ئەوەنە دڵڕەقبی نەڵێ خوایە لێم خۆش بە، ئەو جا یەک گوناه و تاوان دەنووسی یەک. بەڵام چاکە جاری وایە یەک بە 10 یەک بە 700 یەک بە 1000 بەرەو ژوور، بەڵام تاوان یەک بە یەک. یەک زینات کرد بێ ناکرێ بە 2 زینا لەسەرت، ئیلا مەگەر پەنا بەخوا کەسێک لەگەڵ دراوسەی خۆیان بکە ئەوە تاوانەکەی گەورەتر لە قیامەت سزا دەدرێت.